بایەخدانی تەواومان بە تێپەڕبوونی هەموو ئەندامانی ڕەوت بە پلەکانی هاودین و هاوبیر و هاوڕێ ئەم سێ ئاستە ئەبێ زۆر بە جددی بگری، چکە سێ ئاستی بناغەیین، کاریگەریان لەسەر پەیکەر و بزاو و ڕەوتەکەمان سەر چارە نووسمانە. ئێمە ئەگەر ئەم ئەساسیاتانەمان بە قووەت کرد، پایەکانمان زۆر باش داڕشت، بناغەکانمان باش هەڵکەند بوو، باشمان داڕشت بوو، بیناسازیەکەی لەسەر هەڵەچندرێ بە ئاسانی. لەبەرەوە زۆر زەروری ئەم سێ ئاستە بناغەیە بە ئەحتیمامی زۆر پێ بدەین، تا لە چەسپاندنی بەرنامە و وردەکاریەکانی بەرنامەی خۆمانە، تا لە هەڵسەنگاندنی ئەندامەکانە توندگیر بین کەمە. زۆر بایەخدانمان بەم سێ ئاستە بواری سمران و هاتنە ناوەوەی جاسوس و دەغەڵەکان کەمەکات، ڕیزەکانمان سەلامەتترەکە. دیسان ئەگەر ئەندامێک ئەم سێ ئاستە بناغەیەی لە ڕووی زانستی شەرعیەوە نیمچە مەلایەکە، ئەکرێ بخرێتە پێش و ببێ بە دەمڕاستی، ببێ بە دەمڕاستی قەومەکەی خۆی و ئەوانەی دەوروبەری خۆش. لەبەرەوە زەروریە برایانی خۆم بایەخێکی تەواو بدەین. ئەنجا ئەو نەوع کەسەی کە بەم شێوەیە پەروەردەیەکەین، تۆ بەس بە خەیاڵ بیری لێ بکەرەوە، کەسێک کە بووە بە هاوڕێ واتە بەرپرسی 25 کەسە، 45 کتێبی خوێندۆتەوە، پاڵفتە کراوە، پەروەردە کراوە بە نەفەس درێژی سەبرێکی باش، ئەنجا لە ڕووی شەرعی و عیلمێکی پێیە، خۆی مامۆستای تەجویدە، ئەحکامی فقیەکان شارەزا بووە، لانی کەم نوێژ و ڕۆژوو زەکات فێر بووە و شایەتمانەکەی بە عمقەوە خوێندووە، جیهانبینی خوێندووە و فکری ململانێ ئەزانێت چییە، خطابی سیاسی هەست پێ کردووە، حقوقی ئینسانی بەدید و تێڕوانینی ئیسلام زانیوە چییە، منهەجەکەمانی بینیوە، سیرەی پێغەمبەری نازداری خوێندووە، فەرمودەی تایبەتی خوێندووە، هەڵبژێرراوی فەرمودەکان و هەروەها تەزکیەی نەفس، ڕەوشتێکی بەرز لەگەڵ شێوازی بانگەواز و کارکردن و ئەمانە هەموو شارەزا بوو. ئەم کەسەی کە ئەیگەێنینە ئەم ئاستە هیچ گومانی تیانە نیمچە مەلایەکە، ناڵێ نەبێ بە مەلاوە بێ بە مفتی، بەڵام نیمچە مەلایەکە مزگەوتێکی بدەیت ئەتوانێ بیبا بەڕێوە، بەرپرسێکە ئەتوانێت دەمڕاستی بکە بۆ خەڵکانێکی تر لە ڕووی فکری و سیاسیەوە، ئەوەندە چاوکراوە کە بزانە ململانەی ئەم ڕەوتە بۆ کوێ ئەڕوا و چۆن نەکرێ. لەبەرەوە زۆر زەروری برایانی عەزیزم ئیحتیمامی زۆر پێ بدەین کە هەر کەسێک کە بمانەوێت لەگەڵمانە پێ هەڵگرێ، زەروریە ئەو زانستەی بدەینێ 15 کتێبی یەکەم پەروەردەکردنی دیندارێتیەکەی تیا ببێ بە سەلیقە و خوو، ببێ بە سەجیە، یعنی شتێک بێت لە تەبیعەتی خۆی بگونجێ، بێتەکەلف. ئەمە دیندارە، گیانی هەرەوەزی و کۆمەڵکاریەکەی ئەوەندە بە قووەتە، خۆی حەزەکا بێتە پێش، خۆی حەزەکا ئیشی تر بکە، خۆی حەزەکا لەگەڵ برایانی تریا هاوکار بێ بۆی ڕەوتەکە ببینە پێشتر. ئێمە مەسئولیەتێکی زۆر گەورەمان لەسەر شانە و دڵنیاش بن ئەوەی کە پێمانەکرێ زیاترە لەوەی ئێستا خەیاڵی لێکەین. ئێمە زۆر شتمان پێکرێ، زۆر بە تواناشین بە فەزڵی خوای گەورە و الحەمدوللا بۆ خۆمان عەقڵمان بە ئیش و کارەکەشکێ، ئەزمونێکی باشمان لەلا کۆبۆتەوە، کەسانێکی دڵسۆز و جددی ئازا و جوامێر هاتوونەتە پێشڕۆ بوون بە پێشڕەوی ئەم ڕەوتە، خەڵکانێکی زۆر 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 لە خەیاڵی ئێوە زۆرتر لە کوردستان لە ڕۆژهەڵاتیش چاوەڕوانی ئێماکەنەوە. لەبەرەوە بێ ئیشەکانمان زۆر زۆر دەستوری بن، زۆر مەرکەزی بن، زۆر زیرەک و وریا کار بکەین، ڕۆشنبیری خۆمان زۆر باشکەین و بایەخ بەلایەنە تەنزیمەکەش بدەین، واتە ڕێکخستنی کاروبارمان نەک وەک شێوەیەکی حیزبی، بەڵکو وەکو شێوەیەکی تەنزیمی ڕێکخستن زۆر زەروریە ئینشاءالله کاروبارەکانمان لەبەرچاو.